سەبارەت بە دۆسەی ئەو کۆمپانیا و کەسایەتیانەی چەکی کیمیاویان بەڕژێمەکەی سەدام فرۆشتووە، ئامادەکاری بۆ یەکەم دادبینی و پێنجەم دانیشتنی دادگا دەکەن. سەرجەم بەڵگە و دۆکۆمنتەکانیان کۆ کردوێتەوە و دەیخەنە بەردەم دادوەر. لە سەرەتای دەستپێکردنی دادگایەکە جارێکی تر ناوی ئەو 20 کۆمپانیا و کەسایەتیانە خوێندرایەوە کە داوایان لەسەر تۆمەر کرابوو، بەڵام نوێنەری هیچ یەکێک لەو کۆمپانیا و کەسایەتیانە ئامادەی دانیشتنەکە نەبوون. خۆشحاڵین بەوەی کە ئەمڕۆم ڕافعات دەستی پێکرد لە کەیسی لە دادگای هەڵەبجە و ئەمڕۆ پێنجەمین دانیشتنی دادگا بوو و ئەمڕۆم ڕافعە خۆشبەختانە دەستی پێکرد و تەمەناکەین بۆ 28 یانزە ئەو داواکاریانەی کە دادگا لە دەستەی پارێزەرانی ئێمەیان هەبوو ئامادە بکرێ و خۆشحاڵین بەوەی کە لەو پارێزگای کە کیمیاباران کراوە دادگای ئەو کەسانە بکرێت کە بەشێکن لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە. بەشێک لە کەسوکاری شەیدانی کیمیابارانەکەی هەڵەبجە ئامادەی دانیشتنەکە بوون. لە ڕێگەی تیمێکی 6 پارێزەریەوە بەڵگە و دیکۆمنتی تەواو کە دەیسەلمێنێت چەندین کۆمپانیای بەریتانی و ئەڵمانی و فەڕەنسی ناڕاستەوخۆ چەکی کیمیاویان بەڕژێمی باس فرۆشتووە خرایە بەردەستی دادوەر. بەڵام دوای 2 سەعات لە بەڕێوەچوونی دادگایەکە بە بیانووی کاتی زیاتر بە وردبینی لە بەڵگە و دۆکۆمنتەکان دادوەر دانیشتنەکەی بۆ 26 مانگی تشرینی دووەم ئەمساڵ دواخست. دادگای بەرایی هەڵەبجە بوو ئەو دادگایی کە دەست بکە بە دادبینی لە دۆسیەکە وەک بینیتان ئێمە سەدان دۆکۆمنتمان لەبەردەستە و دادبینی ئەمڕۆ دواخرە کە شەشەمین دادبینی بوو و ڕێکارە یاسایەکان بە شێوەیەکی یاسایی پێڕاگەیاندەکان ئەنجام درراوە و ئەگەر نەهاتنی داوالێکراوان لەم دۆسیە هیچ لە دۆسیەکە ناگۆڕێ بەڵکو ئەمە بە شێوەیەکی یاسایی ئەوانە پێڕاگەیاندەکان ئەنجام درایە و ئومێد دەکەین ئێمە لە 26 یازدە بتوانین تەواوی ئەو دۆکۆمنتانەی لەبەردەستمانە بیخێنێ ڕووی دادگای بەڕێز. لە ڕێگەی گروپی دادوەری جیهانی و ژمارەیەک لە پارێزەری ناوخۆیی و بیانی هەوڵ دەدرێت قەرەبووی مادی لەو کۆمپانیانە وەربگیرێتەوە کە بە پێدانی چەکی کیمیاوی یاوکاری ڕژێمی باسییان کردووە. لە کۆی 5 دانیشتنی دادگا تەنها یەکجار نوێنەری یەکێک لە داواکراوەکان لە دانیشتنی چوارەم لە بەردەم دادوەر ئامادە بووە کە سوکاری شەیدانی ژیوایان بە دادگایە سزای ئەو کۆمپانیانە بدات و قەرەبوویان بۆ وەربگرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.